بارینی باران دڵخۆشکەرە بۆ مرۆڤ و ژیانەوە بە سروش دەبەخشێت. بارینی باران هۆکارێکە بۆ ساڵێکی پڕ داهات و دڵخۆشکەر بۆ جوتیاران. جیاواز لە ساڵانی ڕابردوو ڕێژەی بارانبارین لە سنووری قەزای سۆران بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. تاوەکو ئێستا 317 ملیم باران باریوە. لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوو 48 ملیم باران باریوە. ئەم ساڵە خۆشبەختانە گەیشتینە 317 ملیم باران. ساڵی پارتاکو ئەم کاتانە 80 ملیم بووین، بەمەش جیاوازیەکەی 240 ملیم بارانە. خۆشبەختانە ئەم ساڵ جیاوازی گەلێک زۆرە لە هەم کاتی باران و دابارین و هەم ڕێژەی دابارینیش. بەمە شوای کردووە کە زۆربەی زۆری سەرچاوە ئاویەکان بە شێوەیەکی بەرچاو بزێنەوە، بە تایبەت ناوگەڵی. زۆری بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو لە سۆران وای کردووە کانیاوەکانی گەلی عەلیبەگ ببوژێنەوە. ئەمە جیاواز لە ساڵانی ڕابردوو کەوا زیاتر لە وەرزی بەهار ئەم کانیاوانە دەبوژانەوە. جوانی دیمەنەکانیش سەرنجی هاوڵاتیانی بۆ لای خۆی ڕاکێشاوە و وای کردووە گەشتیاران ڕوو لەو ناوچانە بکەن. شکر الحەمدولله بەهۆی ئەو بارانبارینەی ئەو ساڵەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەعام دلیان زۆر خۆشە بەو بارانەی، چونکە بارانێکی بە ڕەحمەتە باریتن. لە دەڤەری سۆرانیش کەشێکی تایبەتی خۆی هەیە، چونکە بە حکمی ئەوەکەی زۆر خۆشە. ئەگەر ببینن بۆ نمونە ئاوەکان بە کاملی دەربووینە، کە ئاوەکانیش دەربوون گەشت و گوزار ڕووی تێدەکە، کە ڕووی تێکرد دەڤەرەکە ئاوادان دەبیتەوە. ئەوەش هەموو لە سای ڕەحمی خوایە ئەو بارانبارینەی بە ڕەحمەت. تا ڕادێکی زۆر باش بارانی ئەم سادری خەڵکی خۆش کردووە، بە تایبەتی کە ڕێژێکی زۆری باران باریوە خەرکەکە لە ڕووی دەرونی و لە ڕووی بژاوەتەوە. ئەگەرچی تاوەکو ئێستا بەفر لە سەنتەری شارەکان نەباریوە، بەڵام لە کوێستانەکان و لووتکەچیاکانی سنووری سۆران و باڵەکایەتی ڕێژەیەکی باش بەفرباریوە و گروپەکانی شاخەوانی لە ناوچەکە گەشتی زستانە بۆ لووتکەچیاکان بە تایبەتی چیای هەڵگۆرت ئەنجام دەدەن و چێژ لە شاخڕەوی و گەشتی ناوبەفر و زستانە وەردەگرن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.